بڕی 400 کارتۆنجگەری هاوردەی وڵاتی ئێران لەلایەن لیژنەی ئابووری سۆرانەوە دەستی بەسەرداگیرا کە هیچ مەرجێکی تەندروستی تێدا نەبووە. بارپرسی لیژنەی ئابووری سۆران وتی ئەو جگەرەی دەستی بەسەرداگیراوە زیاترە لە 400 کارتۆن و بە شێوەیەکی نایاسایی و بەڕێگەی قاچاق لە مەرزی حاجی ئۆمەرانەوە داخڵی خاکی هەرێمی کوردستان کراوە. لە پێناو پاراستنی تەندروستی وڵاتیان لە ماوەی ڕابردوودا وەزارەتی کشتوکاڵی حکوومەتی هێرێم بڕیاری قەدەغنی جگەری هاوردەی دەرکردووە، بەڵام بازرگانەکان بە شێوەیەکی نایاسایی دەیهێنە ناو هەرێمی کوردستانەوە. 400 کارتۆنجگەری هاوردە کرای وڵاتی ئێران کە بە بڕیارێکی وەزارەتی کشتوکاڵ پێشتر قەدەغە کراوە، چکە دیارە زیانی هەیە بوو تەندروستی مرۆڤ و بە ڕێگای نایاسایی ئێستا داخل هەرێمی کوردستان دەبین لە پشتمانەوە لە باری ئەو بار هەڵگرە بەشێکیان دەبینن خلێفی مێژ بارکراوە بۆ ئەوەی لە بازگەکانەوە هەست بگریت کە تەنها مێژ گواستنەوەی دەبانە کوێستانەکەن. بۆیە ئێمە لێرە بە پێویستی دەزانین داوا لە بازرگانەکان لە شوفێران لە برابەڕێزەکانمان بکەین کە هەست بە مەسئولیات بکەن. شتێک هەر ئەوە نیە من قازانجێک بکەم تەنها با هەموو کەسێک بمری کێشەنیە. بێگومان ئەمە زەرور زیانی هەیە. ئەگەر زەرور زیان نەبێتن لە حکوومەتی هەرێمەوە قەدەغە ناکرێتن. لەو ساڵشدا لە 4 مانگی ڕابردوودا تاکو ئێستا زیاتر لە 650 کارتۆن دەستمان بەسەردا گرتووە. بەس ئەوەی هاورداکرێت لە ئێران و بەرازیل و دەوڵەتەکانی دەوروبەرن ماوە بەسەرچۆکەی تقریبن نزیکی 3 مانگ 4 مانگ دانراوە. لەو حالەتەشدا موادی حافظەی زیاتر تێکەن هەتا ماوەکەی زێر میتۆ. موادی حافظەش یەکێکە هۆکارێکە بۆ بڵاوبوونەوەی نەخۆشی بۆ مرۆڤ. اینجا بە هەموو شێوەیەک ئێمە داوا لە هاوڵاتیان دەکەین بە هیچ شێوەیەک زەرجی هاوردە نەکڕن. ئەگەر بشبینن لە بازارە دوکانەکان ئاسایش و لیژنەی ئابووری سۆران هەر لیژنێک لە هەر شارێک بن ئاگادار بکەنەوە با دەستی بەسەردا بگرن.